ئێمە منداڵی ئەو ئافرەتانەین، کوڕ و کوڕەزا و کچ و کچەزای ئەوانەی کە کاتی ئاویان دەخواتەوە خۆم بە چاوی خۆم بینی بە زۆرێکان بینیتانە، کاتێک کە پیاو دانیشت ئاوایانە کرد ئاوەکەیانە خوارد، شەرمیانە کرد پیاو بیان بینێ ئاو دەخۆنەوە. 2005 بوو وابزانم وەڵڵاو ئەعلەم. ڕۆژێ باوکم هاتەوە بۆ لام خوا لێی خۆش بێ، وتی ڕۆڵە حیا و شەرم نەماوە. وتم بۆ باوەیکەم بۆ حیا و شەرم نەماوە؟ وتی شوێنە دەژمارە بڕینێکەوە خۆ شتێکی ئاساییە، سەیری ئەو خەڵکەکەن و خەڵکی ئەمڕۆی چۆن. وەڵا ڕۆڵە گیان لە ژنمانە بڕینەکە دە 15 پیاو دانیشتبووین مامۆستا ئاینەکە بۆ ئافرەتەی وت خوشکەکەم بەم پیاوە ڕازی؟ وتی بەڵێ مامۆستا ڕازی. وتی شەرمی لە ئێمە نەکەی ڕازی؟ خۆ احتیاجیە، مەبەستم ئێمە مناڵی ئەوانەی بۆ ئەمان لێ هاتووە، بۆ کچەکانمان ئەوەی لێ هاتووە، بووکەکانمان خوشکەکانمان کچەکانمان ژنەکانمان حاشا لەوان دەکەین والله ئینشاءڵڵا لە بەهەشتی خوا دەرەوانە، چونکە بە شەرم و حیا و ژیان و مردن. پیاوەکەیان بەدڵ نەبوو خیانەتیان نەکرد، پیاوەکەیان بەدڵ نەبوو زینەیان نەکرد. ئێمە مناڵی ئەوانەی با لە خۆمان بایی نەبین، خوا بە ئاگری دۆزەخ لوتمان دەشکێنێ. ئەوانە پێشکەوتوو بوون، ئەوانە عاقڵ بوون، ئەوانە ژیر بوون، نەک ئەوانەی کە ئەمڕۆ ساتیرن.